بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. مسلمانانی خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێت. زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە خزمەتتان داین. خوای گەورە فەزڵ و منەتێکی تری بەسەردا باراندین کە دووبارە فرسەتی داین و بەرەکەتی گەیشتن بە مانگی ڕەمەزانی پێبەخشین کە بەڕاستی مانگێکی پڕخێر و بەرەکەت، وێزگەیەکی تر لە وێزگەکانی پاکبوونەوە، مانگی بە خۆداچوونەوەی مسلمانان و چاکردنی پەیوەندی و عیلاقەی نێوان خوای خۆیان و چاکردنی عیلاقەی نێوان بەندەکان. مانگێک پڕ لە خێر و ڕەحمەت و بەرەکەت و میهرەبانی، مانگێک کە تێیدا ئینسانەکان مراجعەی نەفسی خۆیان دەکەن و خوای گەورە پاڵپشتی مسلمانان دەکات بەوەی کە شەیتانەکان دەبەستێتەوە و کۆتیان دەکات و مسلمانان بەم شێوازە دەتوانن زیاتر زاڵ بن بەسەر نەفسی خۆیاندا و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە بکەن. بە فەزڵی خوای گەورە و ڕەحمەتی خوای گەورە بۆ بەندەکانی، هیچ مانگێک نابینین گەڕانەوەی مسلمانان بۆ لای خوای گەورە و تەوبەکردن تێیدا وەک مانگی ڕەمەزان بێ. خوای گەورە بمانجێڕێت لەوانەی کە سودمەند دەبن لە مانگی ڕەمەزان، بە نووری خوای گەورە، بە عیبادەتکردن بۆ خوای پەروەردگار، دڵەکانمان پڕ ببێت لە نور، دڵەکانمان پڕ ببێت لە خۆشەویستی خوای گەورە بوو و خۆشەویستی ئیسلام، و کردارەکانمان ڕێک بێت و تەوبەی نەسوح بکەین، خوای گەورە بیکاتە نەسیبمان و بەر ئازادوانی مانگی ڕەمەزان بکەوین. خوای گەورە سەلامەتمان کا بۆ مانگی ڕەمەزان، بتوانین ئەم مانگە پڕ خێر و بەرەکەتە میوانداریەکی جوانی لێ بکەین و کە بەڕاستی ڕەمەزان میوانێکی ئەزیز و خۆشەویستی ئێمەی مسلمانە، کە میوانێکە لە ساڵێکدا یەکجار دێتە خزمەتمان و چەند ڕۆژێکی کەمە دواتر مەڵاوایمان لێ دەکات، وەکو چۆن خوای گەورە دەفەرمێت ئەیامە مەعدودات. بەڕاستی ڕەمەزان چەند ڕۆژانێکی دیاریکراوە، چەند ڕۆژانێکی کەمە. ئێمەی مسلمان لە مانگی ڕەمەزاندا زیاتر و زۆرتر فەزڵ و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەمان بۆ دەردەکەوێت و بەخشش و میهرەبانی و فەزڵی خوای گەورەمان بۆ دەردەکەوێت لەم ئاوە سازگارە، لەم خواردنە خۆشانە و لە ئەنواع جۆری خواردن و میوە کە خوای گەورە کاتەکان بە ئێمەی بەخشی و ئێمە کاتەکانی تر بە ئارەزی خۆمان لێی دەخۆین. لەم مانگەدا دەبینین کە ئەوانە چەندە نیعمەتێکی گەورەن و ئێمە هەستمان پێی نەکردووە. و هەر لەم مانگەدا مسلمانان دڵکراوەتر، سینگ فراوانتر دەبن، لێبوردەتر دەبن و چاکە دەنوێنن بەرامبەر یەکتر، و ئەو سیلەی ڕەحم و عیبادەتانەی کە پێشتر سست بوون و کەمتەرخەم بوون تێیدا، لەم مانگەدا دووبارە بە خۆداچوونەوەی مسلمانان هەیە و دەبێتە هۆی زیاتر نزیک بوونەوە لە خوای پەروەردگار. خوای گەورە ڕەمەزانمان بەنسیب بکە، فەڕ و بەرەکەتی ڕەمەزانمان بەنسیب بکە، بێبەشمان نەکات لەو ڕەحمەت و میهرەبانی کە مانگی ڕەمەزان هێناویەتی لەگەڵ خۆی. خوای گەورە بەرەکەتدارمان کات بە ڕەحمەت و میهرەبانی و بەرەکەتی ڕەمەزان، بە ڕەحمەت و میهرەبانی خۆی لە بەرەکەتی ڕەمەزان بێبەشمان نەکات و بمانجێڕێت لەو بەندانەی کە لە مانگی ڕەمەزاندا لە ئازادکراوان دەبن. خوای گەورە بمانجێڕێت لە ئازادکراوانی مانگی ڕەمەزان کە هەر شەوێک لە شەوەکانی ڕەمەزان خوای گەورە لە کۆمەڵێک لە بەندەکانی خۆش دەبێت و کۆمەڵێک بەندەکانی لە ئاگری دۆزەخ دوور دەخاتەوە. خوای گەورە بمانجێڕێت بە ڕەحمەت و میهرەبانی خۆی. ڕاستە ئێمە کەم و کوڕیمان زۆرە، ڕاستە گوناه و تاوانمان زۆرە، بەڵام لە ڕەحمەتی ئەو بێ ئومێد نابین. ڕەحمەتی ئەو هەموو شتێکی گرتوێتەوە و ڕەحمەتی وەسیعەت كل شەیء.
ئەوە فەرموودەی خوای پەروەردگارە و بەڵێنی خوای گەورەیە وخوای گەورە فەرموویەتی قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا أي أواني باو أو أي كساني كوال لقناح تاوان دا غرق بون ونقم بون بأمت مبن لرحمة خواي قورا براستي خواي قورا لهمو قناح كان خوش دبيت داوا كارين لخواي قورا توبەی نەسوحمان پێ ببەخشێت بە ئێمە و بە هەموو موسڵمانان ئەگەر چەند گوناه و تاوانێکمان کردووە ئەگەر زوڵممان کردووە ئەگەر سەرپێچیمان کردووە لە فەرمانەکانی خوای گەورە ئەوە داواکارین لە خوای گەورە تەوبەی نەسوحمان پێ عەتا بفەرموێ و حەقەکان بۆ خاوەن حەقەکان بژێڕینەوە و حەقی خوای گەورە کە کەمتەرخەم بوون تێیدا و پەرستشەکانمان کەم و کۆڕی تێدا بووە داواکارین لە خوای گەورە لێمان خۆش بێت و هیدایەتماندا بۆ پڕکردنەوەی ئەم کەم و کۆڕیانە و لە دوای ڕەمەزانیشدا خوای گەورە دامەزرا و ئیستیقاممان پێ ببەخشێت لەسەر ئەم شێوازە بەردەوام بین و جارێکتر نەگەڕینەوە بە گوناه و تاوان و ئومێدەوارین خوای گەورە عیبادەت و کردەوەکانمان لێ قبوڵ بفەرمێت تەنها ئەو دەتوانێت بە ڕەحمی خۆی عیبادەتەکانمان لێ قبوڵ بفەرمێت بەڕاستی خوای گەورە بەخشندە و میهرەبان و لێبوردەیە. بەڕێزان ئەم چەند ڤیدیۆیی کە دەیکەین بە لە ماوەی چەند ڕۆژێکی کووردا ئینشاءڵڵا تەقدیمی دەکەین و پێشکەش بە ئێوەی بەڕێزی دەکەین و هەر ئەم زنجیرە ڤیدیۆیە کە لەوانەیە بە 3 بەش بێت ئەگەر درێژ نەبێتەوە لە دوای ئەوە دەوەستین و تا کۆتایی مانگی ڕەمەزان ڤیدیۆی تر ناکەین ئینشاءڵڵا خوای گەورە پشتیوان بێت لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆز دەگەڕینەوە لاتان پشت بە خوای گەورە. بابەتی ئەم جارەمان چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین و دوای ئەوەش باسی ئاگادارکردنەوەی موسڵمانان لە ئەو گوناه و تاوانانەی کە لە مانگی ڕەمەزاندا دەیکەن و ئەو غەڵەتانەی کە تووشی دەبن لە مانگی ڕەمەزاندا. بۆ ئەم بابەتەش پشتمان بەستووە بە چەند سەرچاوەیەک. یەکێک لەوانە کە بابەتێکی پوخت و جوانە لەلایەن مامۆسای بەڕێز عەبدوڵڵای کوڕی جاروڵڵاه ئەلجاروڵڵاه خوای گەورە بە ڕەحمەت و میهرەبانی خۆی پاداشتی بداتەوە لەسەر وتە بە پێزەکانی و کتابی ڕیسالەت ڕەمەضان ئەویش هەر موسڵمانێک بیەوێت زانیاری زیاتر بزانێت هەرچەندە لە کتابە فقهەکانی تریش و لە چەند نامە و نامیلکە و کتابی تریشدا بابەتی زۆر باس کراوە بەڵام ئەویش بە شێواز ڕیسالەت ڕەمەضان بە شێوازێکی زۆر جوان هاتووە باسی ڕۆژوەکانی کردووە بە گشتی ئەو ڕۆژوانەی کە حرامن ئەو ڕۆژانەی کە مەکروهن بە شێوازێکی گشتی باسی کردووە و حکمەکانی ڕۆژوو بە گشتی چییە. دواتر بەجیا باسی ڕۆژوی سونەت و ڕۆژوی مانگی ڕەمەزان و هەندێک بابەتی تایبەت بە مانگی ڕەمەزانی کردو حکومەکانی مانگی ڕەمەزان و ڕۆژی بەچی بەتاڵ دەبێتەوە چۆن دروست دەبێت لەسەر چێ پێویست دەبێت هەموو ئەو ڕوونکردنەوانەی هەیە و ئەگەر کەسێک بیەوێت زیاتر بەدووادا بچێت. بەڵام ئێمە هەوڵ دەدەین ئەوەندەی بتوانین بە کورتی و بە پوختی بابەتەکان بخەینە ڕوو بۆی مەبەستەکان زیاتر ڕوون و ئاشکرا بێ ئینشاءڵڵا. چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین. بەڕاستی سەلەفی ساڵح لە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە تابعین هەموویان گرنگیان زۆر بە مانگی ڕەمەزان داوە و زۆر دڵخۆش بوون بە هاتنی مانگی ڕەمەزان و بەردەوام دوعایان کردووە کە خوای گەورە بیانگەێنێت بە مانگی ڕەمەزان و پاشەوەی کە مانگی ڕەمەزانیش تەواو دەبوو داوایان لە خوای گەورە دەکرد و دوعایان دەکرد کە خوای گەورە ڕەمەزانیان لێ قبوڵ بفەرمێ. ئەوان ڕۆژانە بە ڕۆژوو دەبوون
و خۆیان دوور دەخستەوە لە هەموو ئەو شتانەی کەوا ڕۆژوو بەتاڵ دەکاتەوە یاخود لە خێری ڕۆژوو کەم دەکاتەوە لەوانەش هەرچی پەیوەندی هەبووێ بە لەغو و لەهوو لەعیب و ئەوانە هەرچی گاڵتە و قسەی پوچ و خراپە و غەیبەت و قسەهێنان و بردن و درۆکردن بێت خۆیان بە دوور گرتووە لەم شتانە و شەوانیش شەو نوێژیان دەکرد و قورئانیان دەخوێند و لەو مانگەدا یارمەتی و هەژاران و دەستکورتانیان دەدا بەوەی کە سەدەقەیان دەکرد و چاکەیان بەرامبەر دەکردن و خواردنیان پێدەبەخشین و خەڵکانی بە ڕۆژویان دەبردەوە لای خۆیان بۆی لای ئەوان ڕۆژوەکانیان بشکێن و ئیفتار بکەنەوە و ئیجتیهادێکی زۆریان دەکرد بە نەفسی خۆیان بە ماڵ و سامانیان و تێیدا جیهادیان دەکرد دژی کافران و بۆ ئەوەی کەلیمە و بانگەوازی خوای گەورە بەرز بێت و سەرکەوێت و دینی خوای گەورە بچەسپێت و بڵاو بێتەوە ئەگەر ببینین و سەیری مێژوو بکەین غەزای بەدر کە موسڵمانان تێیدا سەرکەوتن بەسەر دوژمنەکانیاندا لە ڕۆژی 17 مانگی ڕەمەزاندا بوو و غەزای فەتحی مەکەش لە 20 مانگی ڕەمەزاندا بوو وای لێ هات مەکە بوو بە دارولئیسلام و خەڵک پۆل پۆل دەهاتنە ناو دینی خوای گەورە مانگی ڕەمەزان مانگی تەنبەڵی و خەوتن و ئیهمالی نییە کە بەڕاستی بەداخەوە زۆر بمان وا بیر دەکەینەوە لە مانگی ڕەمەزاندا خەو چۆن خەوەکانمان ڕێخین و چۆن بخەوین و چۆن ئیسراحەت بکەین بەڵکو مانگی جیهاد و مانگی خواپەرستی و مانگی کردداری چاکەیە و مانگێکە کە پێویستە ئێمە بە دڵخۆشی و ڕێز لێگرتنەوە پێشوازی لێ بکەین و چۆن ئێمە ڕێز لە میوانێک ناگرین کە خوای گەورە دیاری کردووە و بۆی دیاری کردوین بەوەی کە تێیدا ڕۆژوو بگرین و ڕێگەی داوە کە تێیدا شەو نوێژ بکەین و لەو مانگەدا قورئان دابەزیوە کە بۆتە مایەی هیدایەت بۆ خەڵک هیدایەتدان بۆ نورێک لە تاریکیەوە بۆ نور و چۆن دڵخۆش نەبین بە مانگێک کە دەرگاکانی بەهەشتی تێدا دەکرێتەوە و دەرگاکانی جەهەنەمی تێدا دادەخرێن و شەیتانەکان تێیدا دەبەسترێنەوە و کردەوەی چاکەکان تێیدا چەند قات دەوێت پاداشت چەند قات دەبێت و پلەی مسڵمانان و ئیمانداران تێیدا بەرز دەبێتەوە و لە خوای گەورە لە گوناحەکان و تاوانەکان خۆش دەبێت بەڕاستی فەزڵ و ڕەحمەت و میهرەبانیەکی گەورەیە لە بلایەن خوای گەورەوە پێویستە لەسەر ئێمە کەوا ئەو فرسەتی ژیانەی کە هەمانە و ئەو تەندروستی کە هەمانە و ئەو گەنجەتەی کە هەمانە پێویستە تێیدا بەڕێکەین بە گوێڕالیکردنی فەرمانی خوای گەورە و جوانپەرستنی و دەڵێنمان لەگەڵ خوای پەروەردگار نوێ بکەینەوە لەم مانگە پیرۆزەدا و دەست بکەین بە تەوبەیەکی ڕازگۆ لە هەموو کاتێکدا و لە هەموو گوناه و تاوانێک و بەردەوام گوێڕایەڵ بین بۆ ملکەچبوون بۆ عیبادەتکردنی خوای پەروەردگار بە درێژایی ژیانمان و بەو شێوازەی کە فەرمانی پێکردوین و ئەوەی فەرمانی پێکردوین ئەنجامی بدەین و ئەوەی کە نەهی لێ کردوین لێی دوورکەوینەوە خوای گەورە دەفەرمێت يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم لڕۆژێکدا کە قیامەتە نەماڵ نەمنداڵ سوودی بۆ هیچ کەسێک نییە سوودت پێناگەێنێت نەماڵت نەمنداڵت
تەنها کەسێک نەبێت کە بە دڵێکی پاک و سەلیمەوە بگەڕێتەوە لای پەروەردگار. وخوای گەورە ڕاستی فەرمووە کە دەفەرموێت ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. هەر کەسێک گوێڕایەڵ بێ بۆ خوای گەورە و پێغەمبەرەکەی ئەوە بەڕاستی سەرکەوت و سەرفرازە بە سەرکەوتنێکی زۆر گەورە. و پێویستە لە سەرمان گرنگی بدەین بە جگە لە فەڕیزەکانیش گرنگی بدەین بەو شتانەی کە واجبە و ئەو شتانەی کە سوننەتە و واز بێنین لە حرامەکراوەکان و ئەو شتانەی کە مەکروهە لە مانگی ڕەمەزاندا و لە غەیری ڕەمەزانیش. خوای گەورە دەفەرمێت واعبد ربك حتى يأتيك اليقين. ئێمە نابێت تەنها ڕەمەزان خودای گەورە بپەرستین، بەڵکو خوای گەورە فەرمان بە پێغەمبەرەکەی دەکا و دەفەرمێت ئەی محەممەد واعبد ربك حتى يأتيك اليقين. ئەی محەممەد صلى الله عليه وسلم پەروەردگارت بپەرستە هەتا یەقین دەدگاتێ. یەقینیش مەبەست پێی لە مردنە، هەتا مردن دەدگاتێ تۆ پەروەردگارت بپەرستە. و هەروەها پێویستە عیبادەتەکانمان هەمووی بۆ خوای گەورە بێت. وەخوای گەورە دەفەرمێت قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. أي محمد بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم بڵێ بەڕاستی نوێژکردنم، قوربانیکردنم، ژیانم، مردنم بۆ خوای پەروەردگارە، پەروەردگاری جیهانیانە، هیچ شەریکێکی نییە و بەو شێوازش فەرمانم پێکراوە و من یەکەمینی مسلمانانم. و ئەم قسەیە ئەم فەرمانەی خوای پەروەردگار تەنها بۆ پێغەمبەر نییە صلى الله عليه وسلم، بەڵکو بۆ ئێمە ئیماندار و شوێنکەوتەی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. پێویستە پێشوازی لەم مانگە پیرۆزە بکەین بە نیەتێکی ڕازگۆ بین لەسەرەوەی کە نوێ ڕۆژوو بگرین و شەو نوێژ بکەین. ئیمانە و احتیسابە بە تەنها چاوەڕێی پاداش لە خوای گەورە بکەین بە ئیمانێکی یەقین و احتیسابە و دڵنیابین لەوەی کە پاداشمان لای خوای گەورەیە و چاوەڕێی پاداشت و هیچ شتێک نەکەین، هیچ شتێکمان بۆ سومعە و ڕیا نەبێت، لاوە تەقلید و شوێنکەوتنی ئەوانی تریش نەبێت. ڕۆژوویەک نەبێت نەمانجێڕێتەوە لە گوناح و تاوان، ڕۆژوویەک نەبێت هیچمان لێ نەگۆڕێت. و پێویستە هەموو ئەندامەکانی لەشمان لە گوناح و تاوان بە ڕۆژوو بن، وەکو چۆن خۆمان لە خواردن و خواردنەوە دەگرینەوە، خۆمان لە گوناح و تاوان بگرینەوە وە لە نەزەری حەرام، لە گوێگرتنی حەرام، لە خواردن و خواردنەوەی حەرام، لە کار و کەسابەتی حەرام، لە قسە و گفتاری حەرام، بۆ ئەوەی بتوانین مەغفیرەت و لێخۆشبوونی خوای گەورە بەدەستبێنین و خوای گەورەش ڕزگارمان کات لە ئاگری جەهەنەم. و پێویستە لە سەرژمان هەندێک شت لەبەر چاو بگرین کەوا هەندێک ئادابی ڕۆژوو هەیە کە پێویستە دەستی پێوە بگرین، لەوانەش تەخیرکردنی پارشێ و بۆ کۆتابەشی شەو و پەلەکردن لە ڕۆژوشکاندن کە دڵنیا بووینەوەی لەوەی کە خۆر ئاوا بووە ڕۆژوشکاندنەکەمان تەخیر نەکەین و هەوڵ بدەین زیاتر کاری چاکە بکەین و ئەگەر کەسێکی بە ڕۆژوش یەکێکی تر زنێوی پێدا قسەی پێوت بڵێت من بە ڕۆژوم و جوابت نادەمەوە. بە هیچ شێوەیەک جنێو بە کەسێک نەدا کە زنێوی پێداوە و کەسێک خراپەی بەرامبەر کرد ئەو بڵێت من بە ڕۆژوم، کارێک نەکات کە ڕۆژوەکەی بەتاڵ بکاتەوە. و پێویستە ئیخلاسمان هەبێ بەخوای پەروەردگار لە ڕۆژوەکانمان، لە نوێژەکانمان، لە هەموو کردارەکانمان، چونکە خوای گەورە هیچ کارێک قبول ناکات تەنها ئەوە نەبێت کە خاڵیسەن لەبەر خاتری خوای گەورە بووە و بەو شێوازەش ئەنجام دراوە کە سونەتی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لەسەرە. و بەڕاستی لەم مانگە پیرۆزەدا فەزڵێکی تر هەیە. خوای گەورە بەخشیوێتی بە ئیمانداران، ئەویش نوێژی تەراویحە. نوێژی تەراویح وەکو شەو نوێژە لە بەرمانگی ڕەمەزاندا. لە کاتەکانی تر و لە مانگەکانی تردا شەو نوێژمان هەیە، لە ڕەمەزانیداش
تەراویحمان هەیە کە جێگەی شەو نوێژ دەگرێتەوە، وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەسحابەکان و خولەفای ڕاشیدین و تابعینەکان ئەنجامیان داوە و چاوەڕێی پاداشیش تەنها لە خوای گەورە بکەین. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی: من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک ڕەمەزان بگرێت بە ئیمانێکی کامڵەوە و احتسابا و چاوەڕێی ئەجر تەنها لە خوای گەورە بکات، ئەوە خوای گەورە لە هەموو گوناهەکانی ڕابردووی خۆش دەبێت. و کەسی نوێژ خوێن لەگەڵ ئیمام پێویستە بەشداری نوێژی تەراویح بکەن بە جەماعەت بۆ ئەوەی ئەجر و پاداشتی شەو نوێژی بۆ بنووسرێت، وەکو چۆن لە حەدیسەکەی ئەبی ذەردا هاتووە کە ئیمامی ئەحمەد و ئیمامی تورموذی ڕیوایەتیان کردووە و بە سەحیحیشان داناوە. و لە حەدیسێکی تێدا دەفەرمێت: من قام مع الإمام حتى ينصرف كتب له قيام الليلة. هەر کەسێک لەگەڵ ئیمام نوێژەکانی بخوێنێت تەراویحەکان بکە هەتا ئیمام دەڕوات، ئەوە و بمێنێتەوە هەتا ئیمام دەڕوات، ئەوە ئەجر و پاداشی شەو نوێژی بۆ دەنووسرێت. و لەم مانگەدا پیرۆزەدا بە هەمان شێواز دەشەوی کۆتاییمان هەیە. ئەم دەشەوانە شەوانی قەدر و ڕێزن، خوای گەورە ڕێزی لێ ناون، ئەوە پێویستە بە نوێژ و قورئان خوێندن و زیکر و دوعاکردن و داوای لێخۆشبوونکردن لە خوای پەروەردگار زیندویان بکەینەوە بۆکو شوێنکەوتەی سوننەت و داواکار بین لە خوای گەورە کە ئەجر و پاداشتی شەوی قەدرمان بەنسیب بکات کە خێری زیاترە لە 1000 مانگ کە دەکاتە 83 ساڵ و 4 مانگ. مانگی کەم شەوەش بەڕاستی شەوەیەکی پیرۆز و مبارەکە. خوای گەورە شەرەفی ئەوەی بۆ شەوە بەخشیوە کە تێیدا قورئان دابەزیوە و مەلایکەتەکان دادەبەزن و جیبریل دێتە خوارەوە لەگەڵ مەلایکەتەکانی تر دادەبەزێت. و ئەو شەوەیە کە هەر کەسێک تێیدا بە ئیمانێکی کامڵ و ئیمانی بەو شەوە هەبێت و داوای ئەجریش تەنها لە خوای گەورە بکات، ئەوە خوای گەورە لە هەموو گوناهەکانی ڕابردووی خۆش دەبێت. و ئەم شەوە کە فەزڵێکی خوای گەورەیە شەوەکانی بۆ دیاری کردوین کە لە شەوی کۆتایی مانگی ڕەمەزاندایە، بۆیە پێویستە لەسەر ئێمەی موسڵمان کە زیاتر هەوڵ و تێکۆشان بکەین لە هەر شەوێک لەو شەوانەدا و نوێژ بکەین و تەوبە بکەین و یادی خوای گەورە بکەین و دوعا بکەین و داوای لێخۆشبوون بکەین و داوای بەهەشتی لێ بکەین و داوای ڕزگاربوونی لە ئاگری جەهەنەم لێ بکەین، بەڵکو خوای گەورە و ئومێدەوارین کە خوای گەورە تەوبەکانمان قبوڵ بفەرمێ و بمان خاتە بەهەشت و لە گوناهی و لە ئاگری دۆزەخ ڕزگارمان بکات و داواکانی خوای گەورە هەموو لایەکمان ئێمە و هەموو موسڵمانان لە ئاگری جەهەنەم بەدوور بگرێت. و پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکە دەشەوی ئاخیری مانگی ڕەمەزان دەهات، شەوەکانی زیندوو دەکردەوە و ئەهلی ماڵ و منداڵەکەی وە خەبەر دەهێنا و جێگاکەی خۆی کۆکردەکردەوە و لەو شەوانەدا لە مزگەوتدا ئەو دەشەوانی ئاخیر ئیعتیکافی دەکرد و لە مزگەوتدا دەمایەوە و ئەو شەوی قەدر و ئەم دەشەوانەی زیندوو دەکردەوە بە عیبادەتکردن. و پێغەمبەری صلی الله عليه وسلم جوانترین و باشترین پێشەوایە بۆ ئێمە، باشترین قودوەیە و باشترین نمونەیە بۆ ئێمە کە ئێمەش بە شوێن ڕێبازەکەی ئەودا بڕۆین و شوێن پێی ئەو هەڵبگرین. و پێویستە لەسەر ئێمەی موسڵمان کە لەم مانگەدا بە تایبەت بەردەوام بین لە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز و لە غەیری ئەم مانگەشدا بە بیرلێکردنەوە و وردبوونەوە لە مانای ئاەتەکانی، بەڵکو قورئان ببێتە حجەت و شاهیدێک بۆ ئێمە لە لای خوای پەروەردگار، نەکو ببێتە شاهید لە سەرمان. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە لە سەزاری پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت: وقال الرسول رب إن قومي جعلوا هذا القرآن مهجورا
خوایە گیان شکایەت دەکا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قیامەتدا خوایە گیان ئومەتەکەم قورئانیان وەلا ناوە و ئیهمالیان کردووە و قورئان خوای گەورە کردوویەتە هیدایەت بۆ ئێمە وەکو چۆن خوای گەورە دەفەرموێت فمن تبع هدايا فلا يضل ولا يشقى هەر کەسێک شوێنە و هیدایەتەی من بکەوێت ئەم قورئانە پیرۆزە بکەوێت کردار و گفتاری بەپێی ئەم قورئانە پیرۆزە بێت فلا يضل لە دنیادا گومڕا نابێت ولا يشقى و لە قیامەتیشدا ئازار و ناڕەحەتی و مەشەقەت نابینێت هەر کەسێک لە دنیادا شوێنکەوتەی قورئان بێت گومڕا نابێت و لە قیامەتیشدا ناڕەحەت نابێت و پێویستە کە دەرس و دەوری زانستی شەرعی بخوێنین لەم مانگەدا وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی وما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه بينهم إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده چوار فەزڵ و گەورەی زۆری تێدایە لەم حەدیثەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێت هیچ قەومێک نییە لە ماڵێک لە ماڵەکانی خوای گەورەدا کۆ ببنەوە تێیدا قورئان بخوێننەوە و دیڕاسەی قورئان بکەن تێی بفکرن لە نێوان خۆیاندا ئیلا چی بۆ نسیب دەبێت نەزەلت عليهم السەکینە سەکینەت و ئارامیان بەسەردا دەبارێت وغەشیەتهم الرەحمە ڕەحمەتی خوای گەورە دایان دەپۆشێت وحفتهم الملائكة وملائكتان چوار دەوریان دەدەن وذكرهم الله في من عنده وخوای گەورەش لای ئەو مەلایکەتانەی کە لای خۆنی باسی ئەو بەندانە دەکات و وەصفی ئەو بەندانە دەکات ئەم حەدیثەش لە صحیحی موسلیمدا هاتووە چ فەزڵێکی گەورەیە چ ڕەحمەتێکی گەورەیە چ کەرامەتێکی گەورەیە خوای گەورە بێبەشمان نەکات و بەنسیبمانکە یا ڕەبی و پێویستە لەسەر موسڵمان کە زۆر تاکید بکاتەوە لەسەر دوعاکردن لەم مانگەدا و داوای لێخۆشبوون بکا لە شەواندا و لە ڕۆژاندا و لە کاتی بە ڕۆژوبوونیدا و لە کاتی پارشێوکردنیدا و لە کاتی ڕۆژوشکاندنیدا وەکو چۆن لە حەدیثدا هاتووە و چەسپاویشە بە صحیحی هاتووە إن الله تعالى يترل إلى السماء الدنيا كل ليلة حين يبقى ثلث الليل الآخر فيقول من يدعوني فأستجيب له من يسألني فأعطيه من يستغفرني فأغفر له حتى يطلع الفجر لصحيح مسلم دهاتوا لا دەفەرمێت بەڕاستی خوای پەروەردگار دادەبەزێت بۆ ئاسمانی دنیا هەموو شەوێک کاتێک کە سێیەکی کۆتایی شەو دەمێنێتەوە خوای گەورە دەفەرمێت چێ هەیە داوام لێ بکات و لێم بپاڕێتەوە وەڵامی بدەمەوە چێ هەیە داوام لێ بکات لە شتێک و پێی ببەخشم کێ هەیە داوای لێخۆشبوونم لێ بکات لی خۆش ببم هەتا وەکو نوێژی بەیانی دێت ئەوە خوای گەورە داوا هاوار لە بەندەکانی دەکات و بانگی بەندەکانی دەکات بۆ پێبەخشین و وەڵامدانەوەی دوعا و لێخۆشبوون و هەروەها لە صحیحیشدا هاتووە لە حەدیثی تێدا هاتووە کە زۆر گرنگی دەدات بەوەی کە دوعا بکرێت لە حاڵەتی بە ڕۆژوبووندا و لە کاتی ڕۆژوشکاندندا و یەکێکە لەو دوعایانەی کەوا وەڵام دەدرێنەوە و خوای گەورە قبوڵیان دەکات ئەویش دوعای کەسی بە ڕۆژوویە هەتا و کاتێ ڕۆژوەکەی دەشکێنێت یاخود ئەو لەحزەی کە ڕۆژوەکەی دەشکێنێت خوای گەورە فەرمانی پێ کردوین کە دوعا بکەین و بەڵێنی وەڵامدانەوەشی پێداوین خوای گەورە لە سوورەتی غافر لە ئاەتی 16 دەفەرمێت وقال ربكم ادعوني أستجب لكم پەروەردگارتان فەرموویەتی بانگم بکەن لێم بپاڕێنەوە وەڵامتان دەدەمەوە و پێویستە لە سەرێمی موسڵمان کەوا ئەو کاتە کەمەی لە تەمەنماندا هەمانە و سنووردارە بیپارێزین و بە شتێک سەرفی بکەین کەوا سوودمان پێ بگەێنن لە عیبادەتکردنی پەروەردگار جا عیبادەتەکان هەر جۆرێک بێت عیبادەتەکان جۆرا و جۆرن و خۆمان بپارێزین لە هەر شتێک کەوا زیانمان پێدەگەێنێت بە دین و
بە دنیامان و بە ئاخیرەتمان و بە تایبەت ئەو کاتانەی مانگی ڕەمەزانی پیرۆز کە فەزلی تایبەتی هەیە و بە هیچ شێوازێک قەرەبوو ناکرێتەوە و بە هیچ شێوازێک بە هیچ سامانێک ناشبهێنرێت و ڕەمەزان دەبێتە شاهید بۆ ئەو کەسانەی گوێگوێڕایەڵی خوای گەورە دەکەن و ئەو ڕەمەزانە بە پیرۆزی ڕادەگرن و دەبێتە شاهید بەسەر ئەو کەسانەوە کە گوناه و تاوان دەکەن و غافڵ و بێئاگا دەبن لە ئەجر و پاداشی ئەم مانگە گەورەیە و لە ئەنجامدانی کاری چاکە لەم مانگە گەورەیە و پیرۆزەدا. و بۆیە ئەوەی گرنگە لەم مانگەدا ڕێخستنی کاتەکانە بە ڕێک و پێکی کاتەکانمان هەرچەندێک بتوانین تێیدا عیبادەت بکەین ئەوە شتێکی زۆر گرنگە و دەتوانرێت لەم مانگەدا لەم مانگە پیرۆزەدا خوتەیەکی دیاریکراو بۆ ڕێکخستنی کاتەکانمان هەبێت و دەتوانین ئەم خوتە و بەرنامانەی کە دای دەڕێژین لە مانگی ڕەمەزاندا درێژەی پێ بدەین لە دوای ڕەمەزانیش لەسەر ئەو شێوازە بەردەوام بین. بۆ نمونە ئینسانی موسڵمان کاتێک کە نوێژی بەیانی کرد لە مزگەوتدا دانیشێت قورئان بخوێنێت و زیکری بەیانیان بخوێنێت و یادی خوای گەورە بکە هەتا وەکو خۆر هەڵدێت و لە دوای خۆر هەڵاتن کە خۆر هەڵات و دوای چارەگێک دوای خۆر هەڵاتن یعنی لە دوای تەواوبوونی ئەو کاتێک کە نەهی لێکراوە نوێژی سونەت بکرێت نوێ 2 ڕەکەعات سونەتی چێشتەنگاو بکەین یاخود هەتا وەکو 8 ڕەکەعات 2 ڕەکەعات نوێژی سونەتی چێشتەنگاو بکەین بۆ ئەوەی ئەجرێکی گەورەمان دەستکەوێت کە ئەویش ئەجری هەر کەسێک لە دوای نوێژی بەیانیەوە دانیشێت لە مزگەوت لە شوێنەکەی هەڵنەسێت قورئان بخوێنێت و زیکری بەیانیان بکات و هەتا وەکو خۆر هەڵدێت و نەنوێتەوە وەکە خۆریش هەڵا 2 ڕەکەعات سونەتی چێشتەنگاو بکات ئەوە ئەجر و پاداشتی حەج و عومرەیەکی هەیە وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی حەجەتەن و عومرەتەن تامە حەج و عومرەیەکی تەواو و تێر و تەسەل ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیە. و سەحابەش بە هەمان شێواز هەروایان کردووە کاتێکە نوێژی فەجر نوێژی بەیانیان کردووە لە مزگەوتدا دانیشتون و یادی خوای گەورەیان کردو هەتا خۆر هەڵداهات و کاتێککە لە شوێنی نوێژەکەی دادەنیشتن هەتا وەکو خۆر هەڵدەهات و دواتر نوێژی چێشتەنگاویان دەکرد و دەچونە سەر ئیش و کارەکانی خۆیان. و ئینسان ئەگەر بیر لەوە بکاتەوە بە هەمان شێواز هەر ئەو کاتێک کە ئینسان لە مزگەوتدا دادەنیشێت و لە شوێنی نوێژەکەی دادەنیشێت ئەوە بەردەوام لە نوێژ و عیبادەتدایە وەکو چۆن حەدیسی لەسەر هاتووە هەتا وەکو ئینسان لە مزگەوتدا دانیشێت ئەوە هەر لە ناو نوێژدا وەکو ئەوی لە ناو نوێژدا بێ حیسابی بۆ دەکرێت. و پاش ئەوە ئینسان دەتوانێت کە لە مزگەوت ڕۆیشتەوە نوێژی چێشتەنگاوی کرد و ڕۆیشتەوە دەتوانێت ماوەیەکی دیاریکراو بخەوێت و ئیسراحەت بکات هەتا وەکو کاتی ئیشی ڕۆژانە و ژیانی ڕۆژانەی دێت بچێتە سەر ئیش و کارەکەی و لە ئیش و کارەکەیدا مراقبەی خوای گەورەی لەبیر نەچێت و یادی خوای گەورە بکات لە هەموو کاتەکانیدا و لەسەر ئیش و کارەکەشی و نوێژەکانیشی بە جەماعەت بکات و هەتا بۆی دەکرێت جەماعەتەکانی لە کیس نەچێت و ئەوەی کە ئیشیشی نەبێت دەتوانێت دوای نوێژی نیوەڕۆ هەندێک ئیسراحەت بکات و بۆ ئەوەی بەنیەتی ئەوەی کە بتوانێت شەو نوێژ بکات و بەخەبەر بێت و بەو شێوازە نووسنەکەشی بە عیبادەت بۆی حیساب دەکرێت مادام نێتی ئەوەیە کە ئیسراحەتێ بکات و چست و چالاک بێ بۆ عیبادەتکردن پێش بەخوای گەورە ئینشاءڵڵا نووسنەکەشی بە عیبادەت بۆ حیساب دەکرێت. و لە دوای نوێژی عەسر زیکرەکانی ئێواران بخوێنرێت و ئەوەندەی بتوانرێت لە قورئان بخوێنرێت و لە دوای نوێژی مەغریب و کاتی نان خواردنیش ئیسراحەت بکات کە ئیسراحەتێکی کرد نوێژی عیشای کرد تەراویحەکان بکات و لە دوای نوێژی تەراویح ئەو پێویستیانی کە هەیبێت ئەوەی کە زەروریەت بێت لە ژیانی ڕۆژانەیدا ئەوە جێبەجێ بکات و یادی خوای گەورەی لەبیر نەچێت پاشان بخەوێت بۆ ئەوەی کاتی پارشێوی لەدەست دەرنەچێت کە چونکە بەرەکەتێکی زۆر لە پارشێواندا هەیە و کاتی پاشێویش هەستێ لە خەو و یادی خوای گەورە بکات و دەستمی شەڵ بگرێ و نوێژ بکات بە قەدری ئیمکان نوێژەکان نوێژ بکات و شەو نوێژ بکات و
لە کاتی پارشێوکردندا وە لە دوای پارشێویش بەردەوام یادی خی گەورە بکات و کە دەکاتە کۆتایی چارەگی سێمی کۆتایی شەو بەردەوام یادی خی گەورە بکات و دوعا زۆر بکات لەو کاتەدا و تەوبە و ئیستیغفار بکات بۆ لای خی گەورە هەتاوەکو کاتی نوێژی بەیانی دێتەوە. خلاصەی قسەکەی ئێمە ئەوەیە کە هەر کەسێک کە نیەتی بەدەستهێنانی ڕەحمەت و لێخۆشبوونی میهرەبانی خی گەورەی هەبێت و لە عەزاب و سزای خی گەورە بترسێت ئەوەیە کە هەموو کاتەکانی دڵی غافڵ نەبێت لە خی پەروەردگاری هەموو کار و کردەوەکانی خاڵسن لەبەر خاتری ڕەزامەندی خی گەورە بێت و تەقوای خی گەورە بکات و لەخوا بترسێت چونکە خی گەورە دەفەرمێت ئینەما یەتەقەبەل الله من المتقین بەڕاستی خی گەورە کردەوە لەو کەسانە وەردەگرێت کە لەخوا دەترسن. ئەمانە چاڕوونکردنەوەیەکی سەریع بوو لەبارەی چۆنێتی پێشوازیکردن لە مانگی ڕەمەزانی پیرۆز. داواکارین لە خی گەورە مۆفەقمان کا و ئامادەمان بکات و پشت و پەنامان بێت لەوەی کە ئەم میوانە ئازیزە بەڕێز و بە جوانی پێشوازی لێ بکەین و کاتێک مانگی ڕەمەزانمان لێ تێپەڕی و بەسەردا ڕۆیشت لەو کاتەدا پەشیمان نەبین و لەو کاتەدا دڵخۆش بین و ڕەمەزانیش ببێتە شاهید بۆمان لای خی گەورە. لێرەدا لەم خاڵەدا دەوەستین پشت بەخوای گەورە لە بەشی داهاتووتردا باسی ئەو تێبینی و ئاگادارکردنەوانە دەکەین کە هەندێک هەڵە ڕوودەدەن لە نێوان ڕۆژەواناندا لە مانگی ڕەمەزاندا و باس لەو هەڵانە دەکەین و دواتری باس لە هەندێک تێبینی گرنگ دەکەین کە چی بکرێت لە مانگی ڕەمەزاندا. هەندێک ئامۆژگاری گرنگ لەبارەی مانگی ڕەمەزانەوە. بۆیە تا باسی داهاتووتر بەخوای گەورەتان دەسپێرین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.